کاردانەوەکانی کوژرانی قاسم سولەیمانی فەرماندەی فەیلقەی قودسی سوپای پازارانی ئێران لەلایەن ئەمریکاوە لە بەغدا بەردەوامە و زانیاری نوێ لەبارەی چۆنیەتی کوژرانی ئەو سەرکردە ئێرانیە ئاشکرا دەبێت. ڕۆژنامەی لۆس ئانجلس تایمزی ئەمریکی بڵاوی کردەوە کاتێک دۆناڵد ترامپ بۆ بەسەربردننی پشوویەک دەچێتە هاوینە هەواری مارگۆلا لە ویلایەتی فلۆریدا، تیمێکی یاساییشی نەتەوەی ئەمریکا خۆیان دەگەیەنە لای و ئاگاداری دەکەنەوە کە پلان و مەترسیەکانی ئێران دوو هێندە زیادیان کردووە دژی هێزەکانی ئەمریکا کە دواهەمینیان هەڵبتانە سەر باڵوێزخانەی ئەمریکا لە بەغدا لەلایەن حەشتی شابیەوە و پێش ئەوەش کوشتنی سەربازێکی دیکەیان لە کەرکووک. تیمەکەی ئەمریکا لە وەزیرەکانی بەرگری و دەرەوە و سەرۆکی دەستەی هێزا و بەشەکانی ئەمریکا پێکاتەبوون. باپی زانیاری ڕۆژنامەکە تیمەکە چەند ژاردەیەکیان خستووەتە بەردەم ترامپ بۆ ئەوەی ئەمریکا جێبەجێ بکات. لە نێویشاندا بە ئامانجگرتنی قاسم سولەیمانی بوو کە دواتر ترامپ بەم ژاردەیە ڕازی بووە، بەڵام لەگەڵەوەشدا ئەو تیمە چاوەڕوانی ئەوە نەبوون کە ترامپ بیرۆکەی کوشتنی قاسمی سولەیمانی پەسەند بکات. لەگەڵەوەی قاسم سولەیمانی هەستی بەوە نەکردووە کە پلانی کردنە ئامانجی داڕێژراوە، بەڵام دەستگای هەواڵگری ئەمریکا ئاگای لەوە بووە کە سولەیمانی ماوەی چەند ساڵێکە بەردەوامە لە هاتوچۆی نێوان سووریا و لوبناندا. ئاگاشی لەوە بووە لەم چەند ڕۆژانەدا لە دیمەشقەوە دەچێتە بەغدا. بەرپرسانی ئەمریکا باسییان لەوە کردووە کە سولەیمانی گرنگی بە ئاراستەی چوون و گەڕانەکانی نەداوە و خۆی نەشاردووەتەوە و سەرجەم هاتوچۆکانی بە ئاسایی ئەنجام داوە. هاوکات ڕۆژنامەکە وەشی خستۆتە ڕوو کە سەردانەکەی ئەمجارەی قاسم سولەیمانی بۆ عێراق بە ئامانجێکی جیاوازتر بووە و پلانێکی گەورەی لە دژی ئەمریکا لە چەند ناوچەیەکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ژێرسەردا بووە. با پێی وتەی بەرپرسانی عێراق کاتێک پلانەکەی ئەمریکا شەوی هەینی جێبەجێکراوە لە نزیک فڕۆکەخانەی بەغدا، تەرمی قاسم سولەیمانی لە نێو تەرمەکانی دیکە بە موستیلەکەی دەستی ناسراوەتەوە. بەڕای چاودێرانی سیاسی و سەربازی لە دروستبوونی کۆماری ئیسلامی ئێرانەوە تاوەکو ئێستا ئەمە یەکەمین پەلامار و بۆردومانی ڕاستەوخۆی ئەمریکایە بۆ سەر ئێران و هیچ یەکێک لە سزاکانی ڕابردوو هێندەی کوشتنی قاسمی سولەیمانی کاریگەری و کاردانەوەی لەسەر ئێران دروست نەکردووە. بۆیە پێشبینی ئەوە دەکرێت ئەم کارە هەروە بە ئاسانی تێپەڕ نەبێت و لێکەوتەی سیاسی و ئەمنی گەورە بە دوای خۆیدا بهێنێت. لەگەڵەوەشدا ئێران چەندین جار لە ڕێگەی بەرپرسانی باڵا و حکوومەتەوە ڕەشەی تۆڵەسەندنەوەی توندیان لە ئەمریکا کردووە.